ئامێرە نوێیەکەی پەمپی هەناسە نەک هەرتەنها سیەکان لە هەوای پیسبووی زیان بەخش دەپارێزێت بەڵکو دەتوانێت ڕێگری لە نەخۆشیەکانی وەک ئەزما و شێرپەنجەی سی بکات. ئامێرەکە مۆلیکیوڵی سروشتی تێدایە. کۆمپانیای ئامێرە پزیشکەکانی ئەڵمانی ئەوەی کە ئامێری پەمپی هەناسە دەفرۆشێت دەڵێت ئەم مۆلیکیوڵە لە نێو ئامێرەکەدایە چینێکی پاراستنی جێگیر لەسەر ڕووی خانەکانی سی دروست دەکات. دەبێت ڕۆژی جارێکیان دوو جا پەمپی هەناسەکە بەکاربێن بەما کاریگەریە زیان بەخشەکانی هەوای پیسبوو لەسەر سیەکان و کۆندامی هەناسە کەمەکاتەوە، هەروەها هەوکردنی سیەکانیش کەم دەکاتەوە و لە زیانەکانی دیکە دەیان پارێزێت. ئەمە ژواتای ئەوەیە کە ئەم پەمپە دەبێتە ئامێرێکی گرنگ بۆ پاراستنی سیەکانی مرۆڤ لە هەوای پیسبوو. ئێمە ئەو کێشەیەمان هەیە کە گەردیلەکانی نێو هەوا دەبنە مای کاردانەوەی هەوکردنی سیەکان، ئەوەی ناتوانرێت لە ڕێی ئەو دەرمانانی کە لە ئێستادا لە بازاڕەکاندا هەن چارەسەر بکرێت. هەر بۆیە بڕوامان وایە ئێمە ئێستا ئامێریکی نوێ و گرنگمان لە بەردەستدا هەیە. لە چەند مانگی داهاتوودا ئەم پەمپەنوێیی هەناسە بە نرخێکی هەرزان دەخرێتە بازاڕەکانی ئەوروپاوە و بە بێ ڕەچەتی پزیشک دەفرۆشرێت. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.